من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا، آمين. دكتور حسام موافي کەیەکێکە لە طبیبە دیارەکانی وڵاتی میسر لە هەمان کاتە بانخوازێکی دیاریشە بۆ خۆی ئەگێڕێتەوە لە جارێکیان پرسییم لە شێخی ئەزهەر لە زانایەکی ئەزهەر کام کردەوە زۆر چاکە و کام کردەوە زۆر باشە، کام کردەوە لای خوای پروردگار زۆر خۆشەویستە، وێڵ بووم بە دوای باشترین کردەوەدا. ئەفەرمێ ئایا نوێژە، ڕۆژووە، زەکاتە، کام لەوانە باشترین کردەوەن؟ ئەڵێ شێخیش وڵامی دامەوە ئەوەیە کەوا جەبری خەواتیرکەی بە زمانی خۆیان، دڵشکاوەکان دڵخۆشکەی ئەوانەی کەوا حاجە و پێداویستیان هەیە بە دەمیانەوە بچین. ئیستیدلالی بەم ئایەتە کرد کە خوای گەورە فەرمێ ئەڕەئەیتە الذی یوکەذیب بالدین فذلک الذی یدع اليتیم ولا يحض على طعام المسکین، تا کۆتای ئایەتەکە کە باسی تەوحیدەکە خوای پروردگار. ئەفەرمێ ئایا نابینن ئەوانەی کەوا باوەڕیان بە سزا و پاداش نییە، باوەڕیان بە دین نییە، باوەڕیان بە ئیسلام نییە، ئەوانە بێباوەکەکان ئازارەدەن، ڕێزیان لێ ناگرن، ئەوانە هانی یەکتر نادەن کەوا خواردن بدرێ بە هەژاران. پێچەوانەکەشی کە ئەوە ئەرکی ئێمەیە، ئەرکی ئەهلی تەوحید و ئەهلی ئیسلامە، ڕێز لە منداڵی بێباوەک بگرێ و خواردن بە هەژاران بدە. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە صریح عیبارە ئەفەرمێ سرور تدخیله على مسلم کە لە ئەفزەل و لە خۆشەویستترین کردەوەکانە لای خوای پروردگار کەوا دڵی مسلمانی خۆش بکەی. بەڕاستی مسلمانان لە ناوەی هەرێم و لە دەرەوە دڵتان خۆش بێ. ڕەمەزان ڕۆیی وما عند الله باق، ئەوەی کەوا ناردمان لە سەدەقە لە چاکە لای خوای پروردگار بێگومان باڵ کراوە و لەوێ بۆمان هەڵگیراوە. دڵمان پێی خۆش بێ لەو هەموو چاکە و لەو هەموو خێرەیکە لە ڕەمەزانە ئەنجاممان داوە. اینجا با من لێرەوە پێتان بڵێم کە بەس لە ڕێی ئەم سێ ڕێکخراوە کە ئێمە لی بەرپرسیارین، سۆمای چاوان، هاواری خێرخوازی و دەستگای خێرخوازی بەخشین، بزانین چی کراوە. سۆمای چاوان کە ڕێکخراوێکە تایبەتە بە منداڵانی بێباوک بەس لەم ڕەمەزانەیە کە ئەوان هەموو مانگێکیش ئەمە پیشەیانە. لە ڕەمەزانە حتمما زیاتر کراوە، جلوبەرگ بۆ منداڵی بێباوک کراوە، سەبەتی خۆراکیان پێدراوە، 180 ملیۆن دینار بەس پارەی وشک دراوە منداڵی بێباوک بەس لە ڕێگەی سۆمای چاوانەوە. هاواری خێرخوازی 70 ملیۆن دینار بەس پارەی وشک بەدەر لە سەبەتی خۆراک، بەدەر لە کەفالەتی منداڵی بێباوک کە 350 بووە، 440 سەبەتی خۆراک بووە و ئیفتار سائیمی نەوعیان کردو بۆ ماڵەکانیان بردووە بە تایبەت. ئەمە تەنها ڕێکخراوی سۆمە و لەگەڵ هاواری خێرخوازی. اینجا بابینە لای ژمارە گەورەکەی دەستگای خێرخوازی بەخشین کە خوای پروردگار پاداشتی خێرخوازان باتەوە. هەموو ئەم ژمارانە لە ڕێگەی خێرخوازانەوە ئەنجام دراوە و پارە و سەدەقی خێرخوازان بووە کە ئێمە مەمنونین لیان، سوپاسیان ئەکەین، بەڕاستی زۆر زۆر دوعای خێریان بۆ ئەکەین کە ئەوان نەبوونایە ئێمە نەمانەتوانی بەڕاستی ئێستا ئەم ژمارانە ئەم داتایانە بۆ ئێوە بخوێنینەوە کە بێگومان ئەمانە هەمووی شاخی گەورە گەورن لای خوای پروردگار. تەنها دەستگای خێرخوازی بەخشین 2 ملیار دینار و 391 ملیۆن و 180 هزار دیناری بەخشیوە. تەنها دەستگای خێرخوازی بەخشین بە هەر سێ ڕێکخراوەکە ئەکاتە 2 ملیار دینار و 641 ملیۆن و 180 هزار دینار. ئەمە بەس پارە لە ڕێگەی ئەم سێ ڕێکخراوە دراوە بە خەڵکی هەژار کە سەرجەمیان لە ڕێگەی خێرخوازانەوە دابین کراوە. ئەوەی جێی نیگەرانی ئێمەیە بەڕاستی کە ئێستاش بە هەزاران ماڵ چاوەڕێن چاویان لە دەستی ئەم ڕێکخراوانەیە کە ئێمە بەهانایانەوە بچین.
چەندین خەڵکی خاوەن پێداویستی چەندین نەخۆش چەندین خەڵکی دەردەدار کە ئێمە بەڕاستی نەمانتوانیوە لەبەر و ڕێژەی هەژارێکە یەکجار زۆرە نەمانتوانیوە وەکو پێویست بەدەمیانەوە بچین لەبەر ئەوەی کە ڕێژەکەیان زۆرە ئەوەی کە لە دەستمان نابووە و خێرخواز گەیانوێتە دەستی ئێمە بەڕاستی لە دوای ڕەمەزان هیچمان بەدەست خۆمانەوە نەهێشتووە لە جەژنە ئێمە پارێکمان بەدەستەوە نەماوە تاکو خەڵکی گلەیمان لێ بکە بڵێ ئەو پارەیە کە لاتان بوو بۆ نەتاندا بە خەڵکێک کە ئازاری هەیە بۆ نەتاندا بە خەڵکێک کە گرفتی هەیە کێشەی هەیە مشکیلەی هەیە بۆیە سوپاس بۆ خوای پەروەردگار ئەم ڕێکخراوانەی ئێمە ئەلحەمدولیلا کە من سوپاسی هەموو نووسینگەکانەکەم نوێنەرایەتەکانەکەم لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات کە بە ئەرکی سەرشانی خۆیان هەستاون بەڵام وەکو عەرەب بەڵێ العەین بەسیرە وەلیەد قەسیرە بەڕاستی ئێمە ئەمان بینی ئەو هەموو خەڵکە هەژارە بەڵام دەستمان کورد بوو هەر ئەوەندەمان توانی ئەوەی کە لە دەستمان هات ئەوەی هاتە دەستمانەوە سوپاس بە خوای پەروەردگار ئێمە دابەشمان کرد بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت و منداڵی بێباوک و ئەوەی کە پێویستیان بە ئێمە بوو ئێمە سوپاس بە خوای پەروەردگار پلەبەندیمان بۆ کردن هەموویمان دابش کرد بۆیە جارێکی تر سوپاسی خوای پەروەردگارەکەین کە سەرقاڵی کردین بە خزمەتکردنی خەڵکی هەژارەوە سوپاسی خوای پەروەردگارەکەین کە بە خزمەتکاری خەڵکی هەژار قبوڵی کردین و داوای لێبوردن لە خەڵکی هەژارەکەین کە نەمانتوانی وەکو پێویست نەمانتوانی تەواوی پێداویستەکانیان دابینکەین و سوپاسی خێرخوازانەکەین کە هەمووی ئەوانەی کە ئێمە ڕایەگەێنین هەمووی خێرخوازانە سوپاسی متمانەتانەکەین سوپاسی یەکە بە یەکەی خێرخوازانەکەین کە لە 250 بەخشیانە بەم دەستگایانی ئێمە بەم ڕێکخراوەی ئێمە هەتاکو زۆرترین پارە خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکات ئەم سبۆسیۆ دەستگەهەیە خێرخۆزی بەخشین بکەن ئەوە چەند ساڵە هۆری کۆریۆمەتکەن خودی خێرۆ هەموو مازن کرد خوای مەولودی پێغەمبەری بەو ڕەمەزانێکە دریە و عالەمەیان خۆش کرد خوای گەورە دریا خۆش بکە خوایە خوا بەرەکەتیان بێختیمارە یا ڕەبی خوا لەیان بە زیادی کە یا ڕەبی خوا بەهەشتی فیردەوسی العەلایان بنسیب کە یا ڕەبی ئێمە لەکە خوای گەورە دوعاتان بۆ دەکەین خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتتان بکە خوای گەورە ئەجر و پاداشتان بداتەوە خوای گەورە چۆن ئەو بارانە ڕەحمەتەی باران ئەو هەر لە گوناحەکانی ئێوەش خۆش بی بەناوی خۆی گەورە و میهرەبان دیارە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی خێر و خێراتە و لەو مانگەدا موسڵمانان خێر و خێراتی زۆر ئەکەن وەک لە فەرمودەی شا ئاماژەی پێکراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو مانگا زیاتر بەخشندە و دەست واڵا بووە بۆیە موسڵمانان دێن بەدەم پرۆژە خێرخوازیەکانەوە ئێمەش لە دەستگای خێرخوازی بەخشین چەندین پرۆژەی جۆرا و جۆرمان ڕاگەیاند لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە بە تەماین بەنیازین ئەو پرۆژانە جێبەجێ بکەین بە سوپاسەوە خێرخوازان هاتن بەدەممانەوە و گەرم و گوڕانە هاتن بەدەم پرۆژەکانەوە هەروەکو جارانی تریش کە هاتوون بەدەم پرۆژەکانەوە بۆیە بەڕاستی جێخۆیەتی ئێمە سوپاسی سەرجەم خێرخوازان بکەین لە ناو لە دەرەوە و سەرجەم نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناوخۆی هەرێم و لە ئەوروپایشە ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین دیارە وەک بەشی پەیوەندیەکان بۆ دەرەوەی وڵات کۆمەڵێک پرۆژەی جۆرا و جۆرمان هەبوو لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە سوپاس بۆخوا زۆر سەرکەوتوانە ئەنجامماندا و ئەم پرۆژانە دیارە دوولایەنە بووە هەندێک پرۆژە ئێمە لە دەرەوە جێبەجێمان کردووە لە ڕێ ئەو ڕێکخراوە هاوکارەکانمانەوە هەندێک پرۆژەش ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانە جێبەجێیان کردووە دیارە ئەو پرۆژانی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە جێبەجێمان کرد لە دەرەوە 11 جۆر پرۆژە بوو لە سەبەتەی خۆراک جلوبەرێک هاوکاری دارایی سەربڕینی ئاژاڵ دروستکردنی مزگەوت بەو شێوازە 11 جۆر پرۆژەمان لە دەرەوەی هەرێم جێبەجێ کردووە و ئەم پرۆژانە بێ لەو پرۆژانی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەمان بۆ ئێمە لە 10 وڵاتی ترە پرۆژەمان هەبووە
کە خۆشببختانە ئێمە لە ڕۆژهڵاتی کوردستان لە ڕۆژاوای کوردستان پرۆژەمان هەبووە لە کەرتی غەزەی ئابڵ و قەدرا پرۆژەمان هەبووە لە کیشوەری ئاسیا لە کیشوەری ئەوروپا لە کیشوەری ئەفریقیا لە دە وڵاتە ئێمە پرۆژەمان جێوەجێ کردووە و ئەو ڕێکخراوانێشی کە هەماهەنگیمان لەگەڵیانە هەبوو جارە ئێمە لە ڕێ ئەوانەوە پرۆژەمان جێبەجێ کردبێ یا ئەوان لە ڕێ ئێمە پرۆژیان جێبەجێ کردبێ 11 ڕێکخراو بوون کە هاوکار و هەماهەنگ بووین ئێمە سوپاس بۆ خۆی گەورە کە پرۆژەکانی مانگی ڕەمەزان وەک لە داتاکانیشا دەرەکەوێ ساڵ بە ساڵ دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەکانی فراوانترە بێ لە ڕووی جۆرەوە فراوانترە بێ لە ڕووی بڕەوە فراوانترە بێ لە ڕووی ئاسۆیی و لە ڕووی چوونە دەرەوە و گەشە سندنەوە. بۆیە بەڕاستی زۆر جێ خۆیەتی وەک باسمان کردێمە سوپاسی خێرخوازان بکەین کە دێن بەدەم پرۆژەکانەوە ئەو پەیامەش دووبارە بکەینەوە بۆ خێرخوازان. کاری خێرخوازی پەیامی مرۆیی لە پشتەوەی نەک پەیامی سیاسی واتە لەکوێ مرۆڤ پێویستی بە هاوکاری بێ پێویستە کاری خێرخوازی لەوێ بێ چونکە کاری خێرخوازی هەڵمەتێکی هەڵبژاردن نییە تاوەک ئەداتێکی سیاسی ئامرازێکی سیاسی بەکاری بێنی ئەم وڵاتە بەو شێوازان ئەو وڵاتە بەو شێوازان ڕاستە ڕەنگە ئێمەوە کورد لەگەڵ هەندێک لە سیستەمەکانە لە دەسەڵاتدارەکانە گرفتمانە بێ بەس بەڕاستی مرۆڤ لەکوێ پێویستی بە هاوکاری هەبوو پێویستەکە بچین بەدەمێەوە هەروەکو چۆن ئەو وڵاتانی تریژ لە ساڵی نەوەتەکانە هاتن بەدەم ناسۆر و ناڕەحەتیەکانی میلەتەکەمانەوە و ئێستش هەر لەم ڕەمەزانە ڕێکخراونە و دەوڵەتەکان چەندین پرۆژیان لە ناو هەرێمی کوردستانە جێبەجێ کردووە. بۆیە بەڕاستی جێخۆیەتی ئێمە ئەو پەیامە دووبارە بکەینەوە کە کاری خێرخوازی پەیامێکی مرۆیی لە پشتەوەیە و سوپاسی هەموو ئەو کەسانە بکەین ئەگەر بە قسەیەک ئەگەر بە دوعایەکی خێر ئەگەر بە هاوکاریەکی دارایی بە هاوکاریەکی کەلوپەل هاتوون بەدەم پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاسیان بکەین خوای گەورە پاداشتیان باتەوە خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ماڵ و منداڵیانەوە و سەدەقەکە ببێتە هۆی دوورخستنەوەی بەڵام موسیبەت لە خۆیان و لە سەرۆت و سامان و لە ماڵ و منداڵدان زۆر سوپاس. ڕێژ مؤسسە بەخچی ڕێز سەروی ئالیکاریا بژمەر شاندێژ باژاری حەسەکێرێ ماشاءالله تبارك الرحمن آمين 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 يا رب العالمين. Kimi 26 Afganistan Faryab elinin torpaqlı köyündeyiz. Tüm bağışın ekibinden ve hayırlı severlerimizden teşekkür ediyoruz bu hayırların gönderdiği için. هدية مقدمة من مؤسسة بخشين الخيرية وأهلنا من كردستان العراق. جزاهم الله خير مؤسسة بخشين. نشكرها مؤسسة بخشين. بنێ خۆی گەورم هیرەبان سەرەتا سوپاس بە خۆی پەروەردگار کە ئەم ساڵیش خۆی پەروەردگار یارمەتی داین بۆی بتوانین ئەو پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشین ئامادەی کرد بوو بۆ خزمەتکردنی تەواوی چین و توێژەکان لە هەرێمی کوردستان سوپاس بە خۆی گەورە توانیمان بە پشتیوانی خۆی پەروەردگار و بە هاوکاری خێرخوازان تەواوی پرۆژەکانمان جێبەجێ بکەین لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستاندا. من دەمەوێت لێرەوە باز لە 4 پرۆژەی تەواوی هەرێمی کوردستان بکەم کە هاوکارانم پرۆژەکانی تر باز دەکەن من تەناو 4 پرۆژەتان بۆ باز دەکەم کە سوپاس بەخوای گەورە و ئێمە دڵخۆشین بەڕاستی بەوەی کە خێرخوازان پشتیوانێکی زۆر باشی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینن. یەکی لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان کە دابینکردنی 5 کورسی شەحم بوو و پێدان بە 5 کەسی کەم ئەندامی هەژاری هەرێمی کوردستان کە 8,780,000 دینار بۆیان دابینکرا. وەروەها یەکێ لە پرۆژەکانی تری دەستگای بەخشین لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان دابینکردنی 18 کورسی شەحن بۆ 18 خاوەن پێداویستی تایبەت کە پێیاندرا بە بڕی 40,352,000 دینار و یەکێ لە پرۆژەکانی دەستگای بەخشین کە زۆرترین کەس تێیدا سوودمەند بووە هاوکاریکردنی هەژاران و نەخۆشانی درێژخایەن بوو. سوپاس بەخوای گەورە 4,157 خێزانی هەژار و نەخۆشی درێژخایەن هاوکاری کراوە
بە بڕی 655 میلیۆن دینار و 715,000 دینار و یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان سوپاس بەخوای گەورە 500 نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان هاوکاری کراوە بە بڕی 75 میلیۆن دینار کە تەواوی ئەو چوار پرۆژەیە بریتە لە 779 میلیۆن دینار و 775,000 دینار. ئەم هاوکاریانە ئێوەی خێرخواز دابینتان کرد و ئێمەش بەدەستێکی ئەمینەوە پشتیوان بەخوای پەروەردگار دابەشمان کردو بەسەر ئەم چینانەدا. لێرەوە ئێمە دوعای خێر دەکەین بۆ تەواوی خێرخوازان، خوای پەروەردگار بە دەقات و 700 قات خوای پەروەردگار ماڵەکانتان زیاد بکە کە بەڕاستی ئێوە توانیتان هاوکاریەکان بگەین دەستگای بەخشین و ئێمەش بتوانین دەیان هەزار خێزانی هەژار و نەخۆش و خاوەن پێداویست تایبەت و بێباوکان دڵخۆش بکەین لە هەرێمی کوردستان. داوا دەکەین لە خوای پەروەردگار کارەکان لە ئێمە قبول بکە و زەکات و سەدەقەکانیش لە ئەوەی خۆشەویست و دڵ گەورە قبول بکە ئینشاءالله. خوای گەورە ماڵەکانی ئێوەی خێرخوازان بەرەکەتدار بکە و دەستگای خێرخوازی بەخشینیش هەر بەردەوام بێ بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان. داواکەم لە دەوڵەمانەکان لە سەرمایه‌دارەکان ماڵەکانیان ببەخشن بە بەخشین بەڕاستی جێی متمانە. یا ڕەبی خوا مەحفوظیان کە پاداشی ئەو کەسانی چە باتە کۆمەک و فەقیر هەژارەکەن ئینشەڵڵا. زۆر سوپاس خێرخوازان دەکەین کە یارمەتی ئەو فەقیر و فقیری دەدا. بەڕاستی دەستگای بەخشین زەی دەستیامینە. بەڕاستی هەر یەک یارمەتی بەرنامەی بەخشیندا پەشیمانی لە دنیا. داواکارشم لە خێرخوازان ئەوەیە تەنها هاوکاری و خێر و زەکاتەکانیان تەسلیمی دەستگایە وەکو بەخشین بکەن کە بەبێ کەم و کوڕی و بە دروستی دەگەینە کەم دەرامەت و بێباک و هەژاران. كيف من قال لك وضروستي هوري كوري عالمي جيتين وفقير وجورو بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خوای گەورە کە دەستگای بەخشین توانیوێتی هەموو ساڵێک خزمەتی هەژاران و مناڵانی بێباوکیش ئەم کوردستانی خۆمان بکە. بە تایبەت ئێمە وەک پرۆژەکانی مانگی ڕەمەزان زیاتر تەرکیزمان خستۆتە سەر ئەو خانەوادانی کە مناڵی بێباوکیان هەیە. توانیمانە سپاس بۆ خوای گەورە لە ڕێی خێرخوازانەوە 9 خانوو بکرێ بۆ خانەوادەی مناڵی بێباوک و سپاس بۆ خوای گەورە توانیمانە بە کۆی هەموو هاوکاریەکان هاوکاری جلوبەرگ هاوکاری موچەی مانگانە هاوکاری جژنانە هاوکاری گۆش هاوکاری سەبەتی خۆراک بتوانین الحەمدوللا 13,500 خانەوادە سودمەند بن خانەوادەی مناڵی بێباوک سودمەند بن دەستگای بەخشین بۆ ئەم ساڵ مانگی ڕەمەزان. دووبارە سپاسی خێرخوازانەکەین کە بەدەمانەوە هاتوون بە بەردەوام بەدەوامانەوە هاتوون بەدەمشمانەوە دێن و ئومێدی تریشیان پێداوین کە بتوانین پرۆژەی تریشمان هەبێ بۆ خزمەتکردنی مناڵانی بێباوک. ئێمە وەکو دەستگای بەخشین ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوە کە ئەو فۆرمانی کە لای ئێمە ناویان نووسیوە لە مناڵانی بێباوک کە سوکاریان تەلەفۆن بۆ ئێماکە پەیوەندیمان پێوە ئەکەن کە بۆ دەنگمانی هیچمان بۆ نەکردوون لێرە داوا لە خێرخوازانەکەین. بەڕاستی ئێمە الحەمدوللا چەند خزمەتی مناڵانی بێباوکمان کردو بۆ ڕێژە گەورەیە بەڵام چەندها فۆرمیشمان لایە فۆرمێک کە جۆرە خانەوادەی یەکتیان نووسراون هیچ موچەیەکیان نییە هیچ بژێوکی ژیانیان نیە چەندەها مناڵیان هەیە مناڵی نەخۆشیان هەیە کرێچین کە چاڕوانی ئەوە ئەکەن خێرخواز بێ بەدەممانەوە ئێمە جوابیان لێ بگێڕینەوە. لێرەوە داواکارم کرد لە خێرخوازان کە بێن بەدەممانەوە وی بتوانین ئەو ماڵانەش سودمەند بن و ئەو ماڵانە بحەسێنەوە جارێکی زەردەخەنە بگەڕێتەوە بۆ نێو لێوی مناڵەکانیان. دەستگای بەخشین دەستگایکی گەورەیە و چەند کۆمەڵک بەشی هەیە بۆ خزمەتکردنی هەژاران و توێژە جیاوازەکانی نێوان کۆمەلگای هەژاران و نەخۆشی دێشخایان و کەم ئەندامان بە تایبەتی بەشێک لە بەشەکانی دەستگای بەخشین بەشی بێ باوکانە کە ئەم بەشێکی گەورەیە و بە بەردەوام بە بێوەستان هەموو مانگانە موچەی خۆی دا و پێنووسی پێشکەش کردو بە مناڵەکان و جۆرەها خزمەتی کردوون و ئەم بەشێکە کە پارەکانی کە تایبەت دەکرێت بۆ مناڵانی بێباوک پارێکی وەقفە و دێتە لای ئێمە ڕاستەوخۆ ئێمەش بەبێ ئەوەی هیچ ئیجتیهادی شتیا بکرێت پێشکەش بە مناڵانی بێباوکە کرێت و هەموو مانگێک ئەو سنووقەی دێتە لامان خاڵی دەکرێتەوە بۆ مناڵان هەموو مانگی ئەو پارەیەک و خۆی دەگاتە دەستیان لەبەرەوەی موچەی بێباوکان موچێکی وەقفیە لە ناو دەستگای بەخشینە بەشێکی وەقفیمان هەیە کە یەکێک لەوانە بەشی بێباوکانە موچە ئەو پارە و موچانی کە دەگات دەستمان وەقفە دەبێ یەکسەر ڕاستەوخۆ هەر ئەو مانگە تەسلیمی کەین و
پێشکەشی مناڵانی بێ باوشیکەین زۆر سپاسی خێرخوازانەکەین کە توانیوانە ئەم بەشە بەهێزکەن لای ئێمە لە 12 مانگی ڕابردوودا بەبێ دواکەوتن موچەمان وەرگرتووە زۆر سپاسی ئەو خێرخوازانەشەکەین هەم کە هاوکاری دەستگای بەخشینەگە و هەم چای لەو مناڵە بێ نازانەیە